کردووە لە سنووری توانادا ئەویش ڕۆ و هونەرێکی توانا هونەریەکان درێژە بە هەمان ئەو ڕێبازە ئەدەن پێشکەش بە جەماوەری کوردستان دەکرێت. بەڕاستی هەموو چالێکێکی هونەری کەلتوری گرنگە بکرێت. ئیساش بەڕاستی مۆسیقای سلێمانی کام شەو ئەم کۆنسێرتە ئەکات. بەڕاستی بلای من نوێبوونەوەی تیپەکەی ئەم تیپە خزمەتی زۆری بە کوردستان کرد نەک بە شاری سلێمانی بە هەموو کوردستانی کردووە و تیپێکی زۆر بەتوانەوە بەناوبانگن وە کۆمەڵێ بەڕکۆمەڵێت گەنجی ساکاری تیاکەن جێگای دەستخۆشین سەرکەوتووە بن. زۆر خۆشحاڵم کە لە سۆلێمانی مەستە من خەڵکی ڕۆژهەڵاتە لام فستیڤال و لام کۆنسێرتانە لە سۆلێمانیە لەو بابەتەکە چۆن زۆر هەیە زۆر خۆشحاڵم کە هاتوومە سەر لێراوە هیوادارم زۆرتریش بۆ ئەم کۆنسێرتانە و فستیڤاڵی کوردی لەبەرا خاترەوەی خەڵکی کورد زۆر موسیقای مهم و کۆنیان هەیە بناسن هەموو خەڵک. چەند خانمێک جیاجیا لە دەڤەرەکەمان یعنی هەرێکەوەی منتیقەیەکە کۆبووینەتەوە ئێمە پێیجمان گروپمان تایبەت بە خۆمان هەیە ئەکاونتمان تایبەت بە خۆمان هەیە کۆنتاکتێکی بەهێزمان هێنەوە یەکتردا بەڵام هەرێکە و ئیشی جیاجیاشمان هەیە لەگەڵ یەکتر ئێمە ئەوڕۆ بە پێویستمان زانی کە کۆبووینەوە چەند نمایشێک پێشکەش بە بینەرەکان بکەین و هەموو هەرێکەمان ئیشی دەستی خۆمان هێناوە ئێرە و عەرزمان کردووە. ئەو گروپی ئێمە کە ئەمڕۆ ئێمە پێشەنگامان لێرە کردوتەوە لەبەر بێکاری و نەبوونی هەلیکارێک دەستمان داوەتە ئەم کارە ئەکاری دەستی هەر کەسە و لە ماڵی خۆیەوە کارێک دەکات. Да, белое. Белое это платье. Я руковожу отделом продаж, но как бы являюсь одним из руководителей этого направления. Что мы делаем, значит, о нашей продукции? Вот здесь вот представлены некоторые виды наших изделий, допустим, то, что связано с фэшн-дизайном, изделия в стиле итальянских известных домов моды, за что и получили, собственно говоря, одну из наград. Называется она за внедрение новых видов металлов и как бы какие-то решения в части инновационных решений. У нас тоже есть награды. Здесь кольцо. Да, комплект купила. Но это серебро, это так чисто понравился камень. И это было просто маленькая компания, даже не запомнила название. Просто интересно было посмотреть ассортимент, потому что люди представляют очень большие коллекции и глаза разбегаются. Созвоните.